چەموشەچێک دەدان لە ماڵی گەورە سەرمایه‌داری نیشتیمانی پێشڕەو مەجید ئاغاتزەی. دو ساڵ لەمە پێشوو لە شەوی دووشەممە لەسەر سێشەممەی 15 2024 سێ موشک دەدەن لە ماڵی گەورە سەرمایه‌داری نیشتیمانی شاری هەولێر پێشڕەو مەجید ئاغاتزەی لە دەرەنجامدا بۆ خۆی و منداڵێکی 11 مانگی و هاوڕێیەکی و کارەکەرێکی نێو ماڵەکە گیانیان لەدەستدا و کۆمەڵێک کەسی دیکە بریندار بوون. جا 2 ساڵ بەسەر ڕووداوەکە تێپەڕی و دەمانەوێت کۆمەڵی گوردەکاری دیکە لەسەر ڕووداوەکە بزانین. ئاخۆ لە دوای گیان لەدەستدانی ئەم گەورە سەرمایه‌دارە لە شاری هەولێر ئێستا دۆخ و تەندروستی خێزان و منداڵەکانی چۆنن. ئاخۆ ئێستا چێ یەکێک لە هەرە پرۆژە دیارەکانی شاری هەولێر کە پرۆژە ئێمپارە بەڕێوە دەبات بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری ورتر و نوێتر لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مەجید برای خوا لێ خۆش بوو کاکتۆر سڵاوت لێ بێت. سپاس بۆ دەرفەتە. زۆر سپاس بۆ ئەنگۆش، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. تەبەنەوە دومین ساڵیادی شەهیدکردنی کاکە پێشە و کاک ژینۆخانی کچی و کاکە کەرەم و هەروەها ئەو فەرمانبەرەی کە لە ماڵێ ئیشان دەکرد. هەزار سڵاو لە گیانی پاچیان، ئینشاڵڵا جێگایان بەهەش دەبێ و سڵاو لە گیانی پاچ شەهید کاکە پێشەوە هەموو شەهیدانی کورد و کوردستان. بەڕاستی ئەگەر بێت و تەمەشای بکەین شەهیدبوونی کاکە پێشەوە و هەروەها ژینۆخان و هاوڕێکانی خۆی لە خۆیدا ئەمە ئەگەر تەمەشا بکەین وەکو پەلەیەکی ڕەش لە نیوچەوانی دوژمنانی کورد و کوردستان، بە تایبەتی ئەو دوژمنانەی کە چاویان بەو پێشکەوتنەی کوردستان هەڵەدات، ئەو دوژمنانەی کە دائیمەن بەربەست بوون لە پێشکەوتنی کوردستان و لە ئاوادانکردنەوەی کوردستان و لە بەرامبەر گەورە مستثمرەکان لە بەرامبەر هەروەها حکومەتی هەرێمی کوردستانیش بە هەموو ڕێگایەکەوە بۆەوەی کەوا بتوانن کەوا کوردستان ڕابگرن. بەڵام لێرە ڕاپەیامەچیان پێدەگەینین ئەو پێشکەوتنەی کە کاک پێشە و کە دەستی پێکرد ئەو پرۆژێکە دەست پێکرد ڕناوەستێ و بەردەوام دەبێت و زۆر دێنە سەرەوە کاک دکتۆر دەمێت باسیەوە بکەین لە کاتی ڕووداوەکە ئەگەر بۆم باز بکەیت جەنابەت لەکوێ بووی چۆنت زانی ئەو کاتە ئەگەر بۆم باز بکەی ساتی ڕووداوە. ئەو ساتی ئەمن لە دوبەی بووم، ئەو ساتێکە لەوەی بووم شەوەیە کە تەلەفۆنان لەو کردم دەوری سەعات 10:11 بوو. ئامۆزایەکەم تەلەفۆنیان لەو کردم، ئەمیش تەلەفۆن کردو وتم باشە، وتیان باشە. بەڵام پاش هەنجێکە دووزار کە تەلەفۆن وتم بەڕاستی پێم برێن، یعنی کە بۆتم بەڕاستی پێم برێن. بەڵام کە پێیان وتم زانیم کەەوە ئەنما شەهید بۆ و خۆی و کچەکەی و کاکەرەمەوە. بەڵام بەداخەوە دەتوانم بڵێم کەەوە کارەساتێکی زۆر 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 گەورە بوو، بە تایبەتی لە بۆ خانەوادەکەی و لە بۆ ئێمە و لە بۆ هەموو خەڵکی هەولێر و لە بۆ کوردستانی بە تایبەتی چووکە کاک پێشە و تەنها ملکی خۆی نەبوو، ملکی هەموو خەڵکی هەولێر و کوردستان بوو. ئەو ئیشەی کە کاک پێشە کردی، ئەو پرۆژانەی کاک پێشە کردی تەنها بۆ هەولێر نەبوو، بۆ هەموو کوردستان بوو، بۆ ئەوەی کەوا خەڵک هەر خەڵکە کێسە لە دەروی کوردستان دێت لە دەرەوەی هەولێر دێ کە ئیمپایر دەبینێت دەزانێت کە ئیمپایر جێگایەکی هەزاریە، جێگایەکی شارستانیە، جێگایەکە کە تەنها نیشتە جێبوون نییە، هەموو شتەکان بەخۆ دەردێت. یعنی لایانی کۆمەڵاتی، لایانی تیجاری، لایانی نیشتە جێبوون، هەموو شتەکان لەناو خۆیدا دەگرێتن. ئەمە یەک لە ئیشە جوانەکانی کاکە پێشە و یەک لەو ئیشانەیەکەوە نەک کاک پێشە و نەک ئێمەش و نەک خانەوادایەکە هەموو خەڵکی هەولێر کەشان نازی پێدەبات. ئەوەش وای کردکەوە دوژمنانی کورد، دوژمنانی کوردستان کەەوە چاویان بەو پێشکەوتنە هەڵنێ بۆ ئەوەی کەوا بتوانن ئەو پێشکەوتنانەی کە لە کوردستان ڕوویداوە ڕابگرن. بەڵام خۆشبەختانە ئێستا کاکە ڕۆژی کوڕی لە دینە سەرەوە کاک دکتۆر. بەڵێ ئێستا دەمێت دۆخی خی گەورە لیان خۆش بوو ئینشاڵڵا، دەمێت دۆخی تەندروستی خێزانەکەی لەگەڵ کاکە ڕۆژی کوڕی لەگەڵ کوڕێکی دیکەی کە کۆمەڵێک کەس بریندار بوون لە ڕووداوەکەدا. ئێستا دۆخی تەندروستیان چۆنە؟ الحەمدولillah ئێستا زۆر باشن، هەمیان زۆر باشن.
هیوای من درێژیان بۆ دەخوازم ئینشاءڵڵا هیوادارشمە لە کارەکانی سەرکەوتوبی کاکە ڕۆژ بەڵام بەخۆی لێرە کە بەردەوام لێرە دەبی و دەستەوە و منداڵەکانیشی دوێن دەسن هەمویان تەندروستیان زۆر باشن. زۆر باشە کاکتۆر لە چاو پێکەوتنێکدا دەڵێیت ئەم هێرشە تەنها بۆ کات پێشڕەوی برام نەبووە مەبەستت لەو قسەیە چییە؟ ئەگەر تەمەشا بکەین پێشتریش پێش کاک پێشەوە هێرشی تکە کرا هێرش کرا سەر شێخ باز هێرش کراسە ئیتکە ئەمانە خۆی لە خۆیدا ئەو هێرشانە هێرشێکی پلان یعنی بەرمەز بوو زانرا بوو بۆ ئەوەی کا بتوان لام بۆ دارەژدا بوو تاوان بۆ ئەوەی کا بتوانن اقتصادی کوردستان تێبن ئەگەر تەمەشا بکەین حکوومەتی کوردستان لە زۆر لایەن کەەوە حساری لەسەر لایەنی اقتصادی کە مشاکل اقتصادی لەگەر حکوومەتی ناوەندی هەبوو لایەنی دومەگەر تەمەشا بکەین لایەنی عسکەریکەوە شەڕێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو بە تایبەتی داعش لەلایەنشەوە حکوومەتی مەرکەزی لەلایەنش کەوتە و ئەساری هاش بۆ سەر حکوومەت لایەنی تکە ئەوە بووکەوە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئەگەر تەمەشای کوردستان بکەین لەلایەنی بنیاتنان و هەروە پێشخستن و ئیستثمار کێک لە یعنی نقطە ڕئیسەکانی ڕکایزە ئەساسەکانی ئەوە بووکەوە پێشکەوتن ئەو پێشکەوتن کە لە ناو کوردستان ڕوویدا بە تایبەتی لە هەولێر وای کرد کە هەموو منتەقەکە دەنگ بداتەوە وای کردکەوە مەسەلا ئەگەر تەمەشا بکەن لە ناو حکوومەتی مەرکەزیدا ئەو هەموو ئیمکانەتێکە هەیتیان ئەگەر بێ بچی تەمەشا بکەی ناتوانوە سەتادەی حکوومەتی هەرێم پێشکەوتووە ئەوە خۆی لە خۆیدا بەو بودجەیە کەمەیە و بەو حسارە و بەوەی کەوات بتوانێت ئەو وڵاتەوە هەلێ بکەی ئەکید ئەوانە تەختی ئەو مەشاکلانەوە ئەو فەشەلانەی خۆی بۆ ئەوی کە بتوانن حکوومەتی هەرێم ڕابگرن بۆ بتوان کۆ مستثمەرەکان ڕابن بۆ ڕێ لە مستثمەرەکان بگرن نەنەوە هەرێمی کوردستان ئەو یەک لە پلانە ئەوانە بووکەوە شێرکردنی گەورەترین مستثمر کە لە مستثمر لە نیشتە جێبوون ئەوە بوو کە کاک پێشەوەیان شێر کرد ئەویش ئەوانە هەموو پلانە بۆ ئەوی کە بتوانن استثمار لە وڵاتان بگرن بەڵام الحەمدلله یعنی پاش شەهید بوونی کاکە پێشەوە و هەروە ژینۆ و هاوڕێکانی ئەم پرۆژەیەنەوە وەستا بە هاوکاری هەموو لایەک و هاوکاری حکوومەت و هەروها دەستخۆشی لە کاکە ڕۆژ دەکەمکەوە کوڕێکی ئێستا جێگای گرتووە دەتوانم بڵێمکەوە جێگای گرتوێتەوە و ئیشاڵڵا زۆر باشتریش دەبی هەرچەندە کەس جێگای کاک پێشەوە ناگەرێتەوە بەڵام لەگەر ئەوەشدا من زۆر سقم پێ هەیە و ئەمەلم بۆ هەیەکەوە پرۆژەکە تەواو دەکا و باشتریشی دەکات ئیشاڵڵا چونکە ئەوە وەسەتی باوشێتی و ئەویش ئەو ئیمکانەتی تێدا هەیە. باشە لە دوای ڕووداوەکە قاسم عەرەچی ڕاوێژی ئاسایش نیشتیمانی عێراق سەردانی شوێنی ڕووداوەکەیان کرد نمێت باسی ئەوە بکەین کە باس کرا لە ئەو بڵاوکراوی کە وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بڵاو کردبووە کە هێرشەکەی ئێمە کردومانە بەهۆی چەمکێکی لێ بۆ بە دیاریکراوێکی لەو بنکانە کە باسی لێ کرد قسەکەی قاسم عەرەچی دەڵێتن ئەو دەنگویانە ڕاز نین دوای ئەوە چیان بە ئێوە گوت ئەم پێویستان دەکشت پێویستە ڕوون بکەینەوە ئەوەڵەن قاسم عەرەچی عیلاقەتی زۆر شەخسی لەگەرتان ڕۆژین هەبوو بۆ خۆی هەی بووە پێشتریش دوو هەموو کەس دەیزانی کە ئەو ماڵی خۆتی لەو ماڵی زیاتر هیچی نەبوو سێ هەر دژمنیەک هەر کەسێک کە جەریمە بکە دەبی بیانەوەک لە خۆی ببینیتەوە یەک لەو یعنی کە لە ماڵی دکتۆر ڕێژ لە شێخ بازیدا ئەوە بیانوە بوو لە کاک پێشەویدا ئەوە بیانۆشکە بوو دوای ئەگەوان بیانویست بایە پێش ئەوەی دوومان پێش مانگێک پێشستا 2000 ئەمن کاک پێش هەردووکمان لە بەغدای بوون و بە تەنە دەسوڕانی ناو بەغدا ئەگەر شتێکیان نەبێداتان لە بەغدایە لودایان شتێ بکەن بەڵام ئەو لێدانەوە ئەو ئەعلامێ ئەوە ڕیسالەک بوو نەک لە بۆ کاک پێشەوە بەتەنێ بەڵکو لە بۆ حکوومەتی هەرێم لە بۆ هەموو خەڵکی لە بۆ مستەسمەرەکانی دەرەوە کەوانەیە نە کوردستان ینی بۆ ڕێگری بکرێت تەوانەوە ڕێگری لەبەرەوە هەموو کەس دەزانی کاک پێشەوە هەموو کەس زانی کە مەچ بوو ئیشی تەنها بەس سمار بە حیاتی تداخلی سیاسەتیشی نەکردبوو بەڵام خزمەتی وڵاتەکەی دەکرد خزمەتی شارەکەی خۆی دەکرد لە هەموو لایەنەشۆ هاوکاری دەکرد هاوکاری پێشمەرگا هاوکاری ئەوانە هەمووی نقاتێکەوە لە بۆ ئەوی ئەتوو بتەوێت کە وڵاتێک یان مستەسمرێک لە وڵاتێک گەن وڵاتێک ئیستثمار ڕابگری یان مشکلێک لە وڵاتێک ببینیەوە دووش
بیانۆی ئەو وڵاتە هەیە یعنی ئەمدە زۆر جار لەگەڵ برادران کە لەگەر قونسلیش ئیرانی کە قسەیان کردیە گوتیان ئەنگۆ غەڵەتن گوتی ئەمە دەزانین معلوماتمان غەڵەتە بەڵام ئەمە دەوڵەتین ئەمە تەنازل ناکەن کۆماری ئیسلامی ئێران وای گوت دەبان وای گوتیە و قونسلەکەی هەولێر ژوای گوتی بێوەی گوت کە غەڵەتی با منی نەگوت بەڵێ. بەڵام بە جەماعەتی بەو جەماعەتێکە لەگەر دانیشتنە هەمووشیان هاتن بمژەوتیان ئەمە دەزانین ئەو معلوماتەیە کە پێمان گوێسە غەڵەتە بەڵام ئەمە دەوڵەتین ئەتراب بە غەڵەت خۆمان ناکەین ستا ظروفی منتیقەکە هەیە زۆر بەڵام ئینشاءالله قەد وانای من ئینشاءالله خوات تۆرەی دەکاتەوە وای گەورە لیان خۆش بوو ئینشاءالله کاک دکتۆر دەمێت باسی دروستکردنی پرۆژەی ئێمپایر بکەین ئێمپایر وەک لەسەر بازگەوە بۆ ئەو ئێمپاری ئێستا ئەگەر باسی ئەو تیرۆکەم بۆ بکەیت چۆن بوو ئەو منطقەی ئێرە فەیلقی پێنج بوو فەیلقی پێنج ئەسکەری لێرە بوو یعنی ئەو فەیلقەی کە لێرە هەموو کۆنتترۆلی هەموو منطقەی هەولێر و ئەو منطقان هەموو کرد بوو لە 2007 کاک پێشەو کە دەستی بە ئیشەکە کرد ئەلو منطقی ئەلێرە لەو ناوەندەیە کە افتتاحی کرد بەڕێز کاگنیشوران بارزانانی هەر هەنجێ سەرۆکی حکوومەتی هەرێم بوو کە دەستی بە پرۆژەکەی کرد کە کاک پێشەو ماسەپلانەکەی دایێت پێی گوتی پێشەوە توێتانی ئەو مشروعی هاتەوە لەوێش قسە چ کرد بوو کاک پێشتۆ و پێشەو گوتی ئەگەرە منم تاین تەواکەم کاگنیچوران گوتی وەرە لێرە ئەدام کە یعنی ئەو بە ئەوەی بەوەی گوتی ئەگەر تەواو نەکرد حەقتە بوو فعلا پرۆژەکەشی هەموو تەواو کرد بۆ یەک لە پرۆژە جوانەکانی هەولێر و یەک لە منتەقەکانی کە هەولێر ئێستا دابش دوو بووە هەولێر قڵات و منارە کە ئەوە ڕەمزەکە و هەروە حەزارەتە و جێگایەکی یعنی وەکو مێژوویە بۆ هەولێر ئیمپاریش کە دێ ئەو منطقەیەکی شارستانی نوێ مۆدێرن کە دروستکرا و هەولێرێک بۆتە ڕەمزێک بۆ هەولێر بۆ طبعاً ڕەمزێکە بۆ هەولێر نەک لە بەرەوەی کە پرۆژەکە بێن کاک پێژەوەی خۆمانەوە نا هەموو خەڵکی هەولێر شادی بۆی دەدات باشە لە دوای جانە دەزانی کاک پێشڕەوە لە ئێستادا چێ پرۆژەی ئێمپایر یاخود باشتر بڵین پرۆژەکانی دیکە بەڕێوە دەباتن لە پاش شەهیدبوونی کاک پێشەو پاژەوەیکەوە ڕۆژ کوڕی کە ئەویش لە هەر لە حادیسەکە لەگەری بشە و بەداخەوە کە دەستێکی لە دەستدا بەڵام ئەو ئێستا بەردەوامە و هەموو کارەکان ئەو دەکاتن و بە دایمی چاودێری کارەکان دەکات و والحەمدە زۆر سەرکەوتوو بە ئەو کارانێک کە ما بوو هەمووی تەواو کرد و ئەو پرۆژانێک کە تەواو نەبوو تەواوی کردی باشە لە دوای جان لە دەستدانی پرۆژەی ئێمپایر بەشێکی زیاتر کراوە وا خود با بڵین گەورەتر کرا و بەشی دیکەی بیناکرایەوە ئەمە چۆن بۆ بابەتە ئەو پلانانەی کە کاک پێژەو داینابوو پلانەکان کۆن پلانەکان ئەوەی کە داینابوو تەمان پاش شەهیدبوونی زۆر شتما بوو بەڵام پاشەوی کە کاکە ڕۆژ هات تەواوی کرد چکە بە خۆت دەزانی ئەو پرۆژانە یومی نییە ئەوە پلانی دوورخانی هەیە ئەو پلانانە کە دادنێ پێویستی بە چاودێری و پێویستی بە تەواوکردن و پێویستی بە دامی مادی و هەیە بمانەیەوە هەرچەندە زۆر مەشاکلی توش بوو چونکە لە بەرەوەی تەمەشای وەزعی کوردستان کە وەزای اقتصادی کە ئێستا هەیە و بازاری ئێستا کەوەکو ئەو بازارێکی ئێستا هەیە بازارێکی زۆر یعنی دەتان برم لاوازە ئەوانە هەموو تاسیری لەسەر پرۆژەکە هەیە بەڵام لەگەر ئەوشدا نەیهێش کە ئەو پرۆژەیە ڕاوەستەوە الحەمدولیلا هەموو تەواو بوو ئێستا هیچ مەشاکلی تێدا نییە و لەوانەیە لە مستەقبل شتی باشتریش بێت لە دوای جانە دەزانی کاک پێشڕەی برات پرۆژەی دیکەتان کردو لە شاری هەولێر هەرە پرۆژەیە لە بەرەوەی تا ئێستاەوە توانەوە پێویستەوە تەواوی ئەو بتوانین بچە پرۆژێت باشە دەمێت باسی ئەو شوێنە بکەین کە کرای ئامانج خانوەکەی کاک پێشڕە و لەسەر ڕێگای هەولێر پیرمان لە نزیک کۆمەلگای مەلا عومەر ئەم خانوە چەند موشەکی بەرکەوت ئێستا هەروەکو خۆی ماوەتەوە ئەو خانوە وەڵی تقریبا 11 موشەکی بەبەرکات چونکە ئەگەرتم عسکەریش باوەندە موشەکە داخەوە چونکە ئەوەندە بەقین بوون ئەوەندە دڵیان ڕەش بوو یعنی بەوەی ڕانەوەستان بە موشەی بە موشک 11 موشەکیان لێدا بەڵام خانەکە ڕۆخۆ یعنی کو لە حادسەکە کوماوە هەروها بەجی ماوە دەستیان لێ نەداوە ئەوە دەگەڕێتەوە بۆ سەر خانەوادەکەی کەەوە خۆیان بڕیان بدەن چی لێ بکەن بەڵام هیچ دەسێ بەڵام تەنیا هەدایە قشتەکان کەەوە
ڕۆژانە ئیدامە دەکەن لە دەست خۆتانە خانۆکە هەر لە دەست خانەوە دەکەێت و دەست کاک ڕۆژ قسە لەگەڵ کاک ڕۆژ کردووە کە بەنیازنسی لەو خانۆ بکەن هیچ بڕیارێکی نییە ئەو لە بۆی دەگەڕێتەوە چی لێ بکات قسەی نەکردویت نانە هیچ شتێک. زۆر باشە زۆر سپاس بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مەجید برای پێشڕە و مەجید ئاغا دزەی دەست خۆش بێت زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە هەزار سڵاو لە گیانی پاچی کاکە پێشە و ژینە خان و کاکە کەرەم و هەروە هاوڕێیەکەیان هیوادارم جێگەیان باش بێخوای گەورە و بەش شادیان ڕابدا و هەزار سڵاو لە گیانی پاچ هەموو شەیدانی کوردستانیش ئیشاءالله ئەوە هەموو وەکو نقطەیەکی ڕەش لە نووسوانی دوژمنانی کورد و کوردستان دەبنێتەوە ئیشاءالله خوا حەقیان دەکا و ئیشاءالله زۆر ژمایە زۆر سپاس دەست خۆشکار سەرچاو بخێر. زۆر سپاس بینەرانی بەڕێز ئەمە دیدارێکی تایبەت بوو لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا مەجید ئاغا دزەی سەبارەت بە وردەکاری پێشەکەی سەر ماڵی پێشڕەوی برای کە توار کەس بۆ ڕووداوەکەوە گیانی لەدەستدا.